کەم ئەندامان لە ساڵیادی ڕۆژی گیانی تایبەت بە خۆیاندا بە دڵێکی شکا و گیرفانێکی خاڵیەوە ئەو یادە دەکەنەوە و چاویان بڕیوەتە دەستی خێرخوازان ئاور لە ژیانیان بدەنەوە. واقعی ژیانی ئێمەیە. ئێمە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەمانای وشە جۆرێک لە جۆرەکان دۆزەخێکی بۆ کەمەندامان دروست کردووە کە ئەبێ ئێمە تیا هەڵکەین. ڕۆژانە دەیان و سەدان کەمەندام ڕوە کاتە ڕێکخراوەکەمان یەکێ پارەی پێنیە، یەکێ کرێخانووی پێنیە، یەکێ مناڵەکەی نەخۆشە، یەکێ چارەسەری پێویستە. بەڕاستی ئەمە ژیانێکی زۆر قورسە. ئێمەش ئەوە نەمان تەکلیف لە کەرتی تایبەت و لە دەستگا حکوومیەکان کردو ئێستا زۆریان هەر وەڵاممانایەن. لە سنووری پارێزگای سلێمانیدا 37,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە کە چاویان تەنها لە موچەی حکوومەتە بیانداتێت. بەڵام بەهۆی سەرهەڵدانی قەیرانی داراییەوە 2 ساڵە تەنها چەند جارێک موچەیان وەرگرتووە. ئەمەش ناڕەزایی لای کەم ئەندامان بەدوای خۆیدا دەهێنێت و حکوومەتش بە پەرپرس دەزانن لە خرابوونی ڕەوشی ژیانیان. ئەوەی کە زۆر جێگەی نیگەرانیە ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان پێیەکی جێچەڵی دارایی لەسەر ملی کەمەندامان داناوە. لە 2 ساڵ و دومانی ڕابردوودا 4.5 موچەی بە کەمەندامان ڕاوابینیوە. موچەکان ئێمە 1,500,000 نییە، 2 ملیۆن دینار نییە، 150,000 دینارە بۆی کردوین بە 90,000 دینار و لە ساڵێک و 2 مانگە 4.5 موچەی پێڕاوابینیوین کە زۆرێک لە کەمەندامان لەگەڵ حورمەتی زۆرم بۆ ئێوەی بەڕێز بۆ هەموو بینەران و بیسەران تەنها بەشی دایبی و کیسی میز و سۆندەی میزەکانیان ناکات. دروشمە دیارەکەی کەم ئەندامان کە دەڵێت مەڕوانە جەستەمان بڕوانە تواناکانمان خەریکە هێزی لێ دەبڕێت چونکە سەرباری هەموو هەوڵەکان هێشتا ئەو دروشمە نەچەسپیوە و کەم ئەندامانش لەم قۆناغەدا ناتوانن بە تەنها ڕوبەڕووی قەیرانەکان ببنەوە. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات، سلێمانی.